علەفەکە گرانە هەریەکێ لە ئێمە 100 سەر و 120 هەشتاتەن سەرفەکەی ئەو وەزعش کە هاتە ئاراوە ئیتر هیچ شتێکمان بۆ ناکرێت. زەرمەندی شەڕی نێوان هەردوو وڵاتی ئێران و ئیسرائیل بەوتەی خۆیان خاوەن پرۆژەکانی حەوزی ماسین باز لەوە دەکات لەگەڵ هاتنی شەڕەکەدا نرخی ماسی 1000 دینار تاکو 2000 دینار لە نرخەکەی لە بازارەکانی هەرێمی کوردستاندا کەمی کردووە. بەمەش خۆیان بە زەرمەند دەزانن. بەپی داتایە کە دەست 1964 کەوتووە تەنها لە سنووری ناحەی ئاغزەلێردا و بە تایبەتی لەسەر زەی بچووک زیاتر لە 300 پرۆژەی حەوزی ماسی هەن کە هاوڵاتیان سەرقاڵن پێوەی. پێش ئەم وەزعام ئاڵۆزێ نهات و ماسی 7.5 کردی ئێستا دەوری 5 تا 5 ڕۆژێکە 20 مەبازە کەسی دایانە بە 5 کەمتریش ینی 4.5 ئەوانە ئێوە مەسرەفەی ئێستا شەر بەشی علەف و مەلەفەکە ناکە چونکە نرخی علەفەکە گرانە هیچ کاتێ نییە علەفێ بە ملیۆنە هەیە بە 1,200 هەیە بە 1,100 کەمەکەی هەیە لە دەوری 950 باشە دابەزینی نرخەکەی بەو شێوە زۆرە خواستی هاوڵاتیان بۆی چۆنە؟ ئەی خواستی هاوڵاتیان تەن دەگەڕێتەوە بۆ مەعاش ئێستا هیچ مەعاشێ نەبێ لەم عێراقیە بم کوردستانە فەوتاوە ینی خەڵک مەعاشەکەی لێ ژیراوەەوە یە ڕستقیش بە لە بازار هەبێت کە پارەی پێ نەبێت چی بکڕێ خەڵکەکە دوودڵە ئێستا حالیان دوودڵی لەوانەیە زۆر کەس ئیشی نەکردایە نازانی وەزعەکە چی لێ دێ بۆ چۆڕۆ لەبینی ئەم دوو وڵاتە زلێزەیە تا ئەم شەڕە بەردەوام بێ ئێوە لە زەرەرین دڵمان بە ئیشەکە خۆش نابێ نازانی ئەنجامەکەی چییە جنوب لێت وەرناگرێ. باشە دابینکردنی علەف و هەروەها کارەبا و ئەبزانم مەسرفێکی زۆری ئەوێ لەگەڵ ئەوەی کە ماسەگەش سعرە نەختان نرخەکەی بۆ ئێوە کەمە ئەمە زەرێکی زۆر ناکەن لەو بینێ مایەکەی قورسە کارەبا گرانە علەفەکە گرانە هەریەکێ لە ئێمە 100 سەر و 120 هەشتاتەن سەرفەکەی ئەو وەزعش کە هاتە ئاراوە ئیتر هیچ شتێکمان بۆ ناکرێت سەرف نابێ ئەبێ بمێنێتەوە وەک مریشکی دەواجی.